بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان سەلام و میهرەبانی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادومانین کە لە ئەڵقەیەکی تازەی بەرنامەی ڕچە با خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست شاد بووینەوە. خۆشەویستان بۆ ئەڵقەم جارە ڕچەمان هێناوەتە بانە ڕۆژهەڵاتی کوردستان لا خزمەتی مامۆستایشی زۆر بەڕێز کە هەڵبەتە کوردستانی ئەو دیویش بێوەش نەبووە لە کۆمەڵێک مامۆستای لە ئاست و پلە و پێگەیەکی زۆر بەرزی زانستی کۆمەڵایەتی بۆ ئەڵقەیەمجارە لە خزمەتی مامۆستایشی زۆر ناوداری بەڕێزی هەڵکەوتی کوردان ڕێزدار جەنابی مامۆستا مەلا محەممەدی عەزیزی بەردەڕەشیدا دەبین. ئێوەی عەزیز لەگەڵما بن لە تەواوی بەرنامەکە تەواوی ژیانی زەنای مامۆستا ئاشنای ئێوەی عەزیز و خۆشەویستەکەین. هیوادارین تا دوا ساتی بەرنامە بینەرمان بن. ژیان نامەی مامۆستا مەلا محەممەد عەزیز بەردەڕەش. مامۆستا مەلا محەممەد عەزیز بەردەڕەش مامۆستای ناوبراو لە ساڵی 1315 کۆچی هەتاوی لە گوندی بەردەڕەش یەکێ لە ئاواییەکانی شاری بانە کە 45 کیلۆمەتر نزیک لە شاری بانە هەڵکەوتووە لە بنەماڵەیەکی زانست دۆست و ئاین پەروەر چاوی بە دنیا هەڵهێناوە. مامۆستا کوڕی مەلا عەبدولقادری کوڕی مەلا عەبدولعەزیز کوڕی مەلا ئەحمەدی کوڕی مەلا محەممەدی کوڕی مەلا عەبدولعەزیزی کوڕی مەلا محەممەدی کوڕی مەلا ئیسماعیلە واتە حەوت پشتی زانای ئاینی بوونە. مامۆستا مەلا محەممەدی گەورەی یەکێک لە باپیرەکانی حاجی مامۆستا ڕۆژگاری خۆی بووە لەلایەن نادرشای ئەفشارەوە بە مەبەستی و توێژ بانگ کراوە بۆ دەشتی موغان. مامۆستا هەر لە تەمەنی 5-6 ساڵیەوە بەڕێنوێنی جەنابی باوکی و داچی کە زۆر حەزی لە خوێندنی مەلایەتی کردنی هەموو کوڕەکانی بووە پەرتوک و پەڕاوە سەرەتاییەکانی باوی ئەو سەردەمەی لە خزمەت باوکی و فەقیەکانیدا خوێندووە و دواتر لە تەمەنی 14 بۆ 15 ساڵان بۆ بڕینی قۆناغەکانی دیکەی فەقێتی ڕووی لە ناوچەکانی سەردەشت و لاجان و شنۆ سابلاغ سەقز و چەندین شوێنی تری کردووە و دوای تەواوکردنی هەموو پلەکانی خوێندن بە سەرکەوتووی لە خزمەتی مامۆستا ناودارەکانی ئەو سەردەمە. بۆ نمونە مامۆستا مەلا عەلی مەحموودی خەڵکی گوندی دوولکانی سەردەشت، مامۆستا مەلا محەممەد خەڵکی گوندی باسوێ، مامۆستا مەلا ئەحمەد دافعی خەڵکی گوندی شوێی بانە، مامۆستا مەلا خدر نەژاوەیی، مامۆستا مەلا شێخ عیزەدین حوسەینی لە شاری سابلاغ و لە بەهاری 1338 لە فێرگەی ئاینی شاری مەهاباد مەدرسەی علومددینی لە خزمەتی خوالێ خۆشبوان مامۆستا مەلا حوسەین مەجیدی و مامۆستا مەلا ساڵح پەسوێ و دواتریش لە پاییزی هەمان ساڵدا لە خزمەت خوالێ خۆش بوو مامۆستا مەلا حەسەن ئەدیب لە شاری سەقز مۆڵەتی مەلایەتی وەردەگرێ و بۆ درێژەدان بە ڕێبازی ڕابردووان و خزمەتی ئاین و گەلەکەی دەگەڕێتەوە زێدی خۆی. لە دوای گەڕانەوەی بۆ گوندی بەردەڕەش چونکە جەنابی باوکی پیر بوو توانای وانەوتنەوەی نەمابوو لە بەهاری 1339 بە فەرمی ئەبێتە جێنشینی باوکی و دەست دەکات بە کاروباری مامۆستایەتی و وتنەوەی زانستەکانی حوجرا. جەنابی حاجی مامۆستا لە ماوەی نیو سەدا مەلایەتی هەر لە گوندی بەردەڕەش ماوەتەوە و لەم ماوەیەدا سەرەڕای سەرقاڵبوون بە کشت و کاڵ و وەدەستهێنانی بژێوی ژیان بەپێی فەرمایشی خۆی جگە لە 1 ساڵ بەردەوام حوجرەکەی ئاوەدان بووە و زیاتر لە 150 کەس لەسەر سفرەی پڕپیت و بەرەکەتی زانستیان کەڵک و سوودی پێویستیان وەرگرتووە و زیاتر لە 90 کەسیش لەسەر دەستی ئەو زانا دڵسۆزەمان دوونەنا سەمۆڵەتی مەلایەتیان وەرگرتووە و بەشی هەر زۆریان تا ئێستاش لە ناوچە جیاوازەکانی کوردستانی ئازیز سەرگەرمی خزمەتن. زانای ناوبراو لە دوای خۆی 29 پەڕاوی بە هەر سێ زمانەکانی کوردی و فارسی و عەرەبی جێهێشتووە. هەندێکیان چاویان بە دنیای چاپەمەنی هەڵهێناوە و زۆریشیان تا هەنووکە هەر بەدەستنووسی ماون. حاجی مامۆستا عەزیزی عەزیز پێش نیوەڕۆی یەکشەممە 26 بەفرامباری 1389 هەتاوی دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت و بۆ هەمیشە چاوی لە دنیای بێوەفا لێکنە. لەو ڕۆژە زۆر سارد و بەستەڵەکەدا لە ناو ئاپۆڕای جەماوەری دڵپڕ لە خەم و پەژارەی قوڵی لە دەستدانی کەسایەتیەکی گەورەی ناوچەکە تەرمی ماندووی مامۆستا لە زێدی باب و باپیری بەخاچی بێنازی کوردستان سپێردرا تا ئینشاءالله بۆ هەمیشە بەحەسێتەوە و پاداشتی ئەو هەموو خەمخۆری دڵسۆزی و ماندوویەتیەی لای خاوەنەکەی وەربگرێتەوە و لەگەڵ خۆشەویستانی خۆیدا کۆی بکاتەوە.
بینەرانی ئازیز و خۆشەویست ئەوەی کە لە دەستپێک کابیستان کورتێک بوو لە ژیانی زەنای مامۆستای ڕەحمەتی بەڵام پێم خۆش ئێستا بێکەوە جێبگرین لە ژیان و سەربردەی زەنای مامۆستا بە کورتی بەڵام ئەو جارە لە زاری خۆیەوە هەڵبەت کە زەنە بێن لە حالی حیاتە بۆ کەناڵی ئاسمانی پێیان دواوە با بێکەوە جێگری و تا پڕ بە بەرەکەت و شیرنەکانی زەرای مامۆستا بین. فەرمووی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين حق حمده والصلاة والسلام على خير خلقه محمد وآله أجمعين. دیارە من کە لە ساڵی 1315 کۆچی هەتاوی دا لەدایک بووم دەگەڕێتەوە سەر زمانی ڕەزاشا لە ئێراندا. ئەو سەردەمە هەموو عالەم فەقیر و نەدار بوو، زۆربەی زۆری بژیوی بە کۆڵ و دەچوو لە سلێمانی و لەگای دوورەوە بژیوی خۆی پەیدا دەکرد و دەهێنەوە بە ماڵ و منداڵی. باوکی منیش کە مەلار بوو لەم دێیدا قەتعەن لە نێودەیەکی فەقیردا و کەم و کوڕدا دەبێ ئەولادەکانی زۆر بە کەم و کوڕی ژیانیان ببێتە سەر. بەڵام لێرەکاندا کە ئەو بوو خۆی ئینسانێکی متەقی و پەرهێزگار و عالمێکی گەورە بوو و دایکیشم کە ئینسانێکی بەدین بوو زۆریان پێخۆش بوو بخوێنم. باوکم یەکێک لە فەرمایشەکانی ئەوە بوو کە دەیفەرموو ئەگەر هەر کوڕێک کێوێکم بۆ کاتە زێر ئەو کۆڵە زێڕم ناوێ بەڵام بخوێنێ هیچم بۆ پەیدانەکە ئەوم بەلاوە مەنزورە. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕسەی زانایان دووبارە سلامی خوای گەورەتان لەسەر بێ. بۆ زیاتر ئاشنابوون لە سیرەت و ژیانی جەنای مامۆستای ڕەحمەتی هەڵبەتە جەنای مامۆستا 4 منداڵی هەبوون، 3 کچ و کوڕێک. ئێمە لە خزمەتی ئەو کوڕە بەڕێزان کە کاک عەبدولقادری ناوە زیاتر لە ژیانی ئێوە قوڵە بینەوە. کاک عەبدولقادر سڵاوی خوای گەورە لەسەر بێ. عليكم السلام ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بێڕای سپاس و پێزانین و پارانەوە لە خوای دانا و تەوانا و درێژی تەمەن بۆ ئێوە دڵسۆزان و مامۆستایان و هەروەها پتەربوونی کەناڵی پەیام لە ڕاستای بەرزکردنەوەی وشەی لا إله إلا الله و یەکتاپەرستی لە حاستای دشمنانی فێڵباز و زانا و دۆستانی نەزان لە خزمەتاندا. کاک عەبدولقادری عەزیزی سەرەتا دەمەوێت پرسیاری ئەوە لە بەڕێزەکەم ژیانەکەمان بیست لە کێوە ڕۆشتە بەر خوێندن؟ والله ئەرزم حەزت باوکی مەرحومم لە ساڵی 1315 کۆچیدا لەدایک بووە 1300 هیجری شەمسی. هەر لە بەردەڕەش هەر لە بەردەڕەش دایک بووە تقریباً 6-7 ساڵە بووە کە دەستی کرێ بە خوێندن کتێبی ئەیشودە و باشە چۆن بوو چۆتە بەر خوێندن؟ بابوو با پیرانیشی هەر مامۆستای ئاینی بوون؟ تەواویان باوکی کە ناوی مەلا عەبدولقادر بووە یعنی وەکو دەیگەڕەوە تازە زمانی حەزرەتی عومەر هەموویان هەر مامۆستا بوو. یعنی دەگەڕێتەوە تا خولەفای ڕاشیدین؟ بەڵێ بەڵێ تا خولەفای هەمووی هەر مامۆستا. ئەوانە هەر مامۆستا بوون یان ئەوەتە مەدارسی شەرعی و حوجرەیان هەبوون؟ وەڵای تێ ئەکسەریەتیان حوجرەشیان بووە و فەقێشیان بوون. ئەکسەریەتی ئەوەی تاوانی دیگای کە بیان ناسی مامۆستا زۆر با پیرانیشتان هەر خەڵکی ڕۆژهەڵاتن وایە؟ خەڵکی ڕۆژهەڵات بکونە خەڵکی ڕۆژهەڵاتن وەڵا. بەڵێ ولی هەموویان لە بەردەڕەش نەبوون لە دیهاتی تریش لەدایک بوون. هەر لە دەوروبەری بانە؟ دەوروبەری بانە. بەڵێ. بعدەن دایکیشی ناوی سەیزادە ئامینە بووە لەو ساراتانەی بێلوێ بووە ئەوەی لە ساراتی مەریوانن کە مەشهور بووە بە تەقوا و عیفەت و پاکدامنی و سیلەی ڕەحم. یعنی نانکم دایکی باوکم ئەو مەشهور بووە. بەڵێ. باوکیشم کە عەرزم کردی لە 6 ساڵ و نیو 7 ساڵەیەدا کە ئیتر باپیرشم زۆر بۆ خۆی پێی خۆش بووە هانی داوە چۆن لە مزگەوت لەوەکانەدا کتێبی لە مزگەوت وەرەگەڵ فەقێکان گەڵفەکان و بۆ خۆشی کتێبی قورانی ختم کردووە و کتێبی ئەیشودە و لە لای بابت خوێندوێتی باپیرت عەفو؟ بەڵێ لای باپیرشم خوێنێتی. بەڵێ. نازانی چەند لای ئەو ماوە وەڵای تر کولەن ماوانەکەی تقریباً تاوەکو ساڵ 1327 تقریباً 10 ساڵێک بووە. 10 ساڵێک لە خزمەتی ئەو. لە خزمەتی ئەودا بووە. بەڵێ. ئیتر ئەو کتێبی وەکو ئەرزم کتێبانی خوێندون و لە دوای لە ساڵ 1327 دا بۆی نەمانزانی کتابەکان چ بوون کە لە خزمەت باوکی بەڕێزیان خوێندویت؟ کتێبەکان یەکە ئەیشودە بوو لۆغەتنامەی ئەحمەدی لەگەڵ ئەساسی سەعادەت کیفایەت الئیسلام قورئان گولستانی سەعدی وەختی هین عەوامیل جورجانی و تەصیفی زنجانی. دەستپێکی دەرسەکانی مەلایەتی بوون؟ بەڵێ ئەوە دەرسی مەلایەتی بوو. ئیتر لە ساڵی 1327 دایتر ڕۆشتووە منتەقەی
گەورکی سەردەشت و مەنگوڕ و لاجانەوەوانە لێکانەش ئەو شوێنانەی کە ناوتێنە گوندن ئەلە دەبەرەوە دێهاتێ بەڵێ منتەقەی لێ گوندەکان لێ مستەقر بوو ئەلەوێ لە حوزرە دەماوە دەرسی دەخوێن لێ دەستی دەخوێن ناوی مامۆستاکان نەزانی وڵای تۆ مامۆستانێک کە مەشهور و جازان پێداوە مامۆستا مەلەحسەنی پەس پێ بووە لەگەڵ مامۆستا مەلەحسەنی مەجدی و مامۆستا مەلەحسەنی ئەدیبی لە شارستانی سەقزا بوو ئەو سێ مامۆستا مەلەحسەنی عیزدینیش داویشتە دەرسی خوێندووە تا ساڵی 1337 1338 لە مەدرسەی عولومی دینی مەهاباد لێرەش ئیدامەی بە تەحسیل داوە لە ساڵی 1339 گەڕاوەتەوە بۆ بەردەڕەش خوێنەکەی ئەو کات کە ئیجازەی علمی وەرگرت ئەو ساگەڕاوە بەڵێ ئیجازەی وەرگرت لەو سێ مامۆستا لەبەرچی لە خزمەت باوکی ئیجازەی وەرنەگرت وڵای تر لێوەکانە هەر معمولەن وای پێسەراح بووە لێوەکانە ئەو مامۆستایانەش مامۆستایەکی معتەبەر بوون هەر لە لایویش دەرسی خوێندن بە خاتی و هەللاوە ماوەتەوە بەڵێ ینی دوا مەرحەلەکانی خوێنی لەکوێ بوو ئاخری ئاخری مەرحەلەکەی تر لە مەهاباد بوو لە مەهاباد بەڵێ مامۆستاکە کوێ بوو مامۆستا مەلاشی عیزەدین بەڵێ ئەی بڕۆنامەکە لەکوێ وەرگرت بڕوانامەکەشی ئەرزم کردی لە سێ مامۆستانی وەرگرتووە یەکیاو مەلا حسێنی مەجدی بوو یەکیا مەلا سەعید پەس پێ بوو یەکیان مامۆستای ئەدیبی سەقز بوو عادەتەن مامۆستایەکانمان یەک ئیجازە وەردەگرن دواتر دەست بە دراست دەکەن چۆن ئەو سێ ئیجازەی وەرگرت وڵاو هەر پێی خۆش بوو پێی خۆش بوو مەسەلەن سێ مامۆستای باش قبولی پێ چۆن دڵێ اعترافی بکەن پێی بەڵێ ئەوەی مەدرەکەی مەسەلەن معتەبەرتر بێت و شارەزاش بوو لە عیلمەکاندا بە خاتیەوەی سێ مامۆستای باش بە ئیجازەی وەرگرت دواتر کە بڕوانامەی وەرگرت ئەو ڕۆژتە کوێ کە بڕوانامەی ڕۆژەوە بۆ دیەکەی خۆمان بەردەڕەش چوو بۆکانە با پیریشم پیر ببوو ئیزاوازی کرد بەو کات کە ڕۆژتەوە بەردەڕەش ئیزازیش کردی بوو با پیریشم لە وەختای نەیەتوانی مەسەلەن مەلایەتی بکە پیر ببوو ئەو لە جگای باپیرم دانیشت لەوەکان بوو بمەلای ئەو دێیە بەس مەلایەتی دەکرد لەوێ باڵە مەلایەتی دەکرد ئەخەر قەزم ینی وتاریشی دەخوێندەوە ئیدی مەدەرسی شەرعی هەبوو مەلایەتەکەی دەکرد هەم ئیمامی جەماعەت بوو هەم ئیمامی جومعە بوو چەند ساڵ ئەوەی خایاند وڵات تقریبا 55 ساڵێکەوەی خوێندووە 55 ساڵ هەر لە مزگەوتێ بەردەڕەش لە مزگەوتی بەربوو ساوێنەکەی دەبینن بەڵێ هەر لەوێ بوو وڵات ئەوەتی کارەهای شکنجامیدا داوا لەوەکانەدا هات گۆڕانکاری چش کرد ئەوەی خرافات بوو لەوەکانە خرافات ئەو زەم دەویست بپرسم بۆ نمونە مامۆستایشی بتوانە بوو حتممە لە لای مامۆستا بەڕێزانەکە ئیجازەی وەرگرتیە هیچ توانی گۆڕانکاری بکات لەو دێ حتمما ئەو کاتە کەم عیلم بوونە خەڵکە زۆر ئاشنا شەرع نەبوونە توانی ینی ڕۆڵ ببینی بۆی کە ئەوانەی شتێکی لار و خواردبیان خرافات و بابەتانە دەستکاری وڵات توانی ئەو ئەزم کردی مبارزەیەکی شەریک دەکرد لەگەڵ خرافات مەخصوصن لەگەڵ شیرک حتا تێیدا هەوڵ لێو دێمەدا کە زۆرتر تەبەرداری دەریێش و سۆفی ئەوانە بوون دێکە قەڵەباڵغ بوو دێش ئەوادێکی سەد ماڵێت سەد ماڵە هەمیشە مبارزە دەکرد لەگەڵ ئەوانە و ڕێگای دروستی پێ نیشانەدان و بعدەن ژنبەژن حتممە لاریمان لە تەسۆفانیە حقیقەتە بەڵام هێندێکی خرافات دەکەن غڵوی تێدا دەکەن ئەوان ڕاستی کردووە ڕاستی کردنی ناوخۆ لە ئەستا سۆفیەت خراپ نیە لە ولی ئەوان هاتی فرات و تەفرەت هەیە حتمما ئیدی بڕێ خەلیفەیەکیان لە جێگای خواجانە ئین تەوەسولیان نەکرد باو بۆیە پێی غەڵەت بوو مەقامی سۆفیەتوانی پێ کارەکانی تری زانای مامۆستا بۆی کە گۆڕانکاری دروست وڵات کارەکانی کەشی ئەرزم کردی یەکیان لەو باوە ناشینانەی کە بۆیشان ژنبەژن بوو یشان گەورە بچووکە بوو باو بۆ کاتە لەوێ بەڵێ باو بوو کە توانی کاریگەری بکات لە سەرێن زۆر بەشیان هاتنەوە کاران نەدەکرد ینی ئەو ژنبەژن و گەورە بچووکە زۆربەی هەڵگیرا بوو لێ مەوردێکی کەش کە بوو مەسەلەی سیگار کێشا بوو ینی عفو مامۆستا ئەو کە ژنبەژنی مەنع کرد بەس بەخۆی مارێنە دەکردیان دەگوتە خەڵکانی تریش مەیکەن نا ئەو مامۆستانیش کە داوی ئیجازەیان وەرگرت گرتی بوو هەمیشە پێی تەوسیە دەکردن کە حتمما ئەو مەوردی حتمما ڕعایەت بکەن نە گەورە بچووکە نە ژنبەژن بە هیچ جۆرەی نامەرەیان ڕاست ئەوەیش لە کار ئەساسیەکانی بوو وایە بعدەن هاتیش لە هەر لە وەختەیە ڕاتبە کە بوو فەقێ ئەچون بۆ ماڵە ڕاتبیان کۆرەکردی ئەم لەوانە ئەوەشی پێشێکی ناشرین بوو مقڕەیەک و ماهیانەیەکی لە خەڵک ئێستان دەیدا بۆ فەقیانەتی نیاز نەکە بچن ڕاتبە گەدایی لەکوێ دەستان لە خەڵکی ناودێ ینی چۆن دەڵێ مەقتوعی بڕی بۆ لە بۆیان وڵای تێوانێک مەکتوع بۆ مانەوانێک بۆ خۆیان پیا خۆن بەڵێکانەداتی وانە مەسەن سابت بێ خەڵکیش پیان خۆ پیان شێکی باش بوو قبولیشان کرد بوو ڕاست ئەو کاتە چۆن دەڵێ جغارەی پێ دەڵێن ئێمە بەڵێ سیگەرە باو بوو باوکم سیگاری کێشان بۆ خۆی وەختی خۆی نەیزانی بوو مامۆستای وەختی پێوا بۆستن سیگارچرا حەڵاڵە بەڵێ یعنی حکمی تحریمەکەی نهات بوو ئەم بۆ خۆی کە وەختی زانی بووی
کەسی گەشتان لەسەر خۆی کاری کردووە هات ئەسان بە خەڵقیش تەرەکرد کتێبێکی بەنێت توتن کێشان ناڕەوایە ئەو کتێبەشی تالیف کرد و حتا خەڵقی بەردەڕەش زۆربیان کە موشی پیر بوون چەند ساڵ سابقیان بوو هەمویان هەمزەمان هاتن تەرکیان کرد حتا لە بەردەڕەش کڕین و فرۆشی سیگار مەمنوع بوو. ینی کاریگەری جەنابی مامۆستا لەو دێە کەواتە زۆر کاریگەری هەبووە تاقە مامۆستا بوو لەوێ تاقە مامۆستا بوو لە وڵات تاقە مامۆستا خەڵکەکە چۆن متعی جەنابی مامۆستا بوون گوێ ڕالیان نەکرد. وڵای خەڵکی تر ئەرزم کردی هەمیشە لە بنیادەم وایە چاک و خراپی تایە وەلی ئەکسەریەتی وا بوون کە گویان بۆ لێکرد و قبوڵیشیان بوو یعنی ڕەونەقێکی دا بۆ دێ و حتا بە قەولی یەشێ لەو ئەفرادانی کە ئێستێماوە دەیگوت هەتا مامۆستا لە بەردەڕەش بوو بەردەڕەش نەبوو بەردەستپی بوو ئێستێک کە ڕۆژە بۆتە بەردەڕەش ئەوەندە کاریگەر بوو کەچی ئەوەندە قەدری مامۆستاش نەدەگیراوە و هەر معمولەن بنیادەم هەمیشە لایەنی منفێکە قەدری لای موسبەت دەگەی وایە ئەمن لاوەلا ئەوجە تایەفەگەری بوو تر خایناخەی حەقیش تاڕە الحەق مڕ ئەوەیە تر مەسەلەن بڵێن لە کولدا زۆر باش بوو یعنی ئێستێکانە ئەو وەکو خۆی نەماوەتە. جەنابی مامۆستا تەوسیە و نەسیحەت و ئامۆژگاری لە بۆ نەوەکانی کە ئێستا کەماون ئەو کاتە لە خزمەتیان نبوون و هەروەها بەڕێست و سێ خوشەکەت تەوسیەکە هەر باوکم هەر لە مناڵیەوە ئێمە کە بووین ئیجرای ئەحکامی دینی وەکو نوێژ و ڕۆژوو هەر لە مناڵیەوە ئەنجاممان داوە هەمیشە لەگەڵ ئەوەشدا تەبلیغیشی بۆ دەکردین بە پێی زەمان و بە پێی سنی خۆمان بعدەم بۆ منیش پێی خۆش بمەمەلا من تا کلاسی پێنجم خوێن 2 ساڵاش پێی خوێندم وەلی بۆ خۆم چونکی لە کولدا ژیانی مەلاتی زۆر سەخت بوو پێم باش نەبڵای ترەوە لەوایە بە قسەم نەکردی هاتم ئەگەرنا لە خزمەتان 2 ساڵی خوێنتان 2 ساڵ لە خزمەتیان خوێندووە هەر لە بەردەڕشی مێ خوێندومە بۆ نەوەکانیش مرتب نەسیحەتی دەکردن و دەشی فەرموو مەسەن تۆ دەشیش بۆ مەدرسە ئەگەر مشکلەیەکت بۆ پێش هات مشکلێکی عەقیدەتی بوو وە لەگە خۆم بەحس کرد ئەگەر من قانعم نەکردی هەر ڕێگای گشتیانە ئینتیخابی بڵێ بەڕێز جەنابی کاک عەبدولقادری عەزیزی ئێمە دەزانین جەنابی مامۆستا هەم لەگەرەوەی کە پێشنوێژیە کرد و تاریشی دەخوێندەوە بە بەردەوام حوزرەکەشی ئاوادان بوو فەقی گەلێکی زۆری هەبوون لەگەڵ ئەوەشە دەستنووسی زۆری هەبوون و هاتم مؤلفاتی هەن ئەگەر ئاشنای ئەو پەرت و کتابانەشمان بکەی کە جەنابی مامۆستا نووسیەتی طبعا بە زمانی زیاش دایناوە باشە بە بە سێ زبان بە زبانی کوردی چواردەی فعلەن کە ئاوا ئامادەن چواردە دانی داناوە بە زبانی کوردی 5 دانە بە زمانی فارسی 9 دانە بە زمانی عەرەبی ئەو بۆ چەند دەکات تقریبا نزیک 30 کتێبێکی زیاتر هەیە 30 کتێبێکی زیاتر بینی فعلا ئەوانە کە هەن یا کتێبی تریشی دەست بەسەر ماون کەسێ کاریان لێ بەسەر بکرێت چونکە ینی ئەوانەی کە کراونەتە کتاب ئەوانن بەڵێ زۆر هەیە سێگانە مەسەن چووی دەستنووسا لەو زمانەشدا سەرفەجوویی بۆ زۆری سەرفەجووی کرد زۆر ورنووسیوێتی مەگە ئەو مامۆستای لای خوێنەر لای خۆیان هەردەش پێشم کتون وەلی ئێستێکانە ئینشاءالله من بعد ئەوە کاک سڵاحەدینی کورتە ئەوەی گوتم ئەو دەستنووسە بچووکانە لەبەر چی ناخوێنرێنەوە چۆن گوتی ئەو کات کە وەرقیشان دەست کە دوای پێیان غەزا بوو ینی نەبوو بەوردی نووسیوێتی بەقەر ئەو مامۆستانی کە لای خۆی خوێندویان چەند مامۆستایەک دەتوان لێ حاڵی بڵێ ئەوانەی کە دەستنووسەمە بەسمان کەماونەتەوە ئەجیناوانەی ترکە مؤلف کراون جوانن بەڵێ بەس ئەمە کتێبێکی عەرەبی علم الفەرائیزە ئەو لەبارەی ئیسی و میراتەوەیەتی کولەن تەوزیحی داوە ینی علمی میرات علمێکی قورسە کەم مەلا هەیە بیزانێ جەنابی مامۆستا لەوەشە سەری دەرکردووە کتابیش لەسەرداوە لەوەش دایناوە مشەخەسی کردووە بەسەن ئیراسی کۆڕ کرد براش هەمووانی مشەخەس کردووە کتێبیشانە ئەم کتێبەی کە بورهانی ئیمان و ئیسلامە ئەمەش لێرەکان ئەم کتێبە کە لێرەکان دایناوەش ئەوەش هەر بە زبانی عەرەبیە هاتووە ئیمان و ئیسلام و فەرقەکەیان و ئەوانەی لە کولەن تەوزیع داون زۆرتر لە مەوردی ئیمان و ئیسلام و بەحسی کردووە چونکە کتێبەکان زۆر هەراوە بە حاڵی شارەیەکی پێ دەکەم پێ ناکەم داندان جوان تەوزیعیان بە ئەمەش سێ دانە ڕسالەیە کتێبێکی عەرەبیە لەبارەی علم الوەڵع و ئاداب و حکمت ئەمەش کتێبێکی عەرەبی کە مامۆستاکان چاتە شارەزان پێی هێن لەو سێ دانە ڕسالەی نامیلکەی نووسیون لە مەوردی ئەو سێ علمانەوە ئەمەشیان چگونە پەروەردگاری خودرا بشناسی ئەمە کتێبە فارسیە کە ئێمە چۆن خۆی خۆمان بناسین چۆنی بناسین مەسەلەن لە چ مەفاهیمێکی استیفادە بکەیتی کولەن ڕیزەکانی تەواوی مشەخەس کردووە بە زبانێکی فارسی سەریع و ڕەوان مشەخەسی کردووە کە ئێمە چۆن خۆی پەرستین و خۆمان قبوڵ بکەین ئەمەش عەرەبیە لەبارەی نیکاح و تەلاقەوەیە هاتووە کە دنیا میلکەیەکە دایناوە کە شرایەتی نیکاح و شرایەتی تەلاق ئەوانە چۆن بێ
لە ماوەڕدیان تەوزیحی داوە. ئەو کتابەی کە بە عەرەبی لێرە دەنووسرا ئیسفادەی لێ دەکرا هەمووانێ مامۆستاکان بۆخوانی مەلایەکان ئیسفادە لێ دەکرا. لە ماوەڕانی کە حتممە بەڵاقش هەر بۆی مامۆستاکان بزانن هەرۆڵار بۆیە خەڵشتر پێویست ناکە. ئەمەش هینە ئاوردانەوەیەکی لە هاتنی پێغەمبەری ئیسلامە لێرەکان ئەو قەبلانیش زۆرتر مەولودنامە هەیەک دەنووسران لەبارەی هینی پێغەمبەرەوە کە زۆر خورافاتیان تیا بوو وایە هات باوکمە ئەو کتێبانی دانا لە رابطە لەگەڵ لەدایکبوونی پێغەمبەر کە ئەوەی دروستە لە قورئان و سنەتی پێغەمبەر ئەوانە استفادەی کردو و نووسیوێتی. ئەمە کتێبێکی فارزیە کرداری کریا قەزا و قەدەر قەزا و قەدەرێکی لە نمونەکانی ئەوەیە کە مەسەلەن بڵێن مسائل عقیدەیە مەسائل عقیدەیە مەسەلەن بەزێک پێیان وایە دەڵێ وەختێک کە خوا دەزانێ مەسەلەن ئەمن چیم بەسەر دێ چی دەکەم بەس کا بە ئێمە جەبرەن ئەو کارەمان پێ دەکات ئەمە لە عینی حاڵە ئەمەی ڕەت کردێتەوە دەفەرمێ ئیرادەی خوا تابع ئیرادەی تۆیە خدای گەورە علمی پێیەتی بۆی کە علمی پێ علمەکەی پێ هەیە وەلی هیچ تەسیسە نە وەختێک تۆ کارەکەی دەکەی دەزانێت تۆ کاری دەکەی بەڵێ ئەوە زۆرتر لەبارەی ئەوە ئەمە سێپەڕەیە ئەو سێپەڕەیە کە سێ مەوزوعی تیا کۆ کردوونەوانەیە یەکیان ئیسلام و دوشمنانی یەکیان مسلمانی گومڕە یەکیان مەلا گەل ئەو سێدانی لەوێدا کۆ کردوونەوانێ پێشتر لە سێ کتابی جیابوونا ناوی سێپەڕە بەڵە شەش پەڕەش ئەویش هەر شتێکی وایە هاتووە دینی ئیسلام و سکالای دل و سوپاس و درود و مرۆڤ و چاڕەش و مرۆڤ و گومڕایی و ئیسلام و دوشمنانی و ئامان چارە و ئەمن دەمەتەقی ئەوانش ئەو مۆزوعانە کە لە کتێبەیە گونجاندوونی کتابەکانی ئەوەی کە یەکن لە کتێبەکانی ئەرزم کردی کتێبەکانی زۆرن هێنیشیان کەس دەستنووسیان ئێستێکانە چاپ نەکراون ئینشاءڵڵا کاریان لەسەر دەکەین بۆ خۆشم ئەم ساڵ متقاعدە مەیسا بانشستا بم مرتب ئینشاءڵڵا لەسەریان کار دەکەین بەشکم ئینشاءڵڵا بتوانین بە عنوانی هینەیە کولەم بیاکەین یەک دانە مەجموعە و بۆی مفید بێت ئینشاءڵڵا هەم بۆ خۆمە هەم خەڵک ئیسفادە لێ بکەن. بەڵێ ئەمە سوپاسی جەنابەت دەکەین هیوادارین کە خوای گەورە دەرەجەی جەنابی مامۆستا عالی کات زۆر خۆشحاڵم جەنابتانە زیاتر ئاشنای جەنابی مامۆستا بووین. بەڕێز مامۆستا سەید عەبدولکەریم ئیمامی ئەگەر پێمان بڵێنەوە کە لە خزمەت جەنابی مامۆستابی و ئیرتیباتی کۆمەڵاتی جەنابی مامۆستا چۆن بوو لەگەڵ خەڵکە؟ مامۆستا بواری کۆمەڵایەتی بێنیهایەت واقعاً قەوی بوو هەم لەگەڵ عامی مامۆسایاندا فەرقی پێ نەدەکرد مامۆسایەک لە عمری جوانە بێ یا پیرە بێت مڕەتەب مامۆسا ئیرتیباتی لەگەڵیاندا بوو لەگەڵ عامی خەڵکیشدا هەر بۆ سوورەتە بوو يعني هەرێکە لە پێگەی خۆی لەگەڵی دەدا چۆن کلیم ناس على قدر عقولهم بەڵێ بۆیە واقعاً حەجی مامۆسا محبوبیەتێکی بێ حد لەنێو جامیعە بووی خەڵکی زۆریان خۆشەویست هەر باعیسی ئەو بوو کە مامۆسا ئاوا هات شوێی خەڵکی زۆرە کرد. کاریگەری چەند هەبوو لەسەر خەڵکە مامۆسا؟ کاریگەری زۆر هەبوو یعنی بەو شێوەی کە واقعاً زمانێک مامۆسا قسەیە کرد ڕاهنمایی کرد شارەزایی کەسێکیە کرد تەواوی ئاعزای بوو بەگوێ و مامۆسا واقعاً حەیای لێ ئەباری شەرمی لێ ئەباری بۆیە خەڵکانی شەرمیان زۆر لێیە کرد حەیایان زۆر لێیە کرد ئەوەندە بەویقار بوو مامۆسا من لە توولی حدودی 12 ساڵ لە فەقێتی خوێندومە یەک مامۆسام نەدیوە کە ئەوەندە ئەمن شەرمی لێ بکەم لە غیابەش حتا سوای کرد بوو ینی ئەو هەیبەت و شامەتە وەربگرێ مامۆسا زۆر وا کەم وا هەبوو قسەیە کرد بێدەنگی و تەفەکوری مامۆسا وعبادەتی مامۆسا ئەخلاقی مامۆسا سلوکی مامۆسا يعني بمعنى كلمة مامۆسا لە شەرع قول بووەوە يعني لەگەڵ ئايات و حەدیثە پیاوێکی عملی بوو الحەمدولله وا واقعاً لەگەڵ عیبادەتە جەنابی مامۆسا لەگەڵ عیبادەتە بۆ نوێژی جەماعات بۆ نوێژی سونەتەکانی بۆ سایر عیباداتی کە کامڵەن ئامادە بوو الحەمدولله عیبادەتی نەدەچوان. بەڵێ ئەسەری مامۆسا ینی دەستکەوتەکانی جەنابی مامۆسایان ئەو بەرهەمانێک کە لە شوێنی بەجێما بن هەم بەرهەمی مادی بیان معنەوی بیان ناخیسەکانە دیارە مامۆسا ئاساری نووسینی هەیە الحەمدولله لە عەرەبیە لە کوردیە لە فارسیە معنی هەیە سەرەڕای ئەمانەش مامۆسا ئێمە هەر لە دۆڕەزم کە دوێیەکە لە پەنای بەردەڕەشە تقریباً 2 کیلومتری بەردەڕەشە بێ لەگەڵ هێندێک لە مامۆسایی کە لە هەفتەیە یەک جەلەسە
دەرسماندا نەبوو لە خزمەت حەجی مامۆستا تا 10 ساڵ لەوێ بووم دوای هاتم بۆ ئێرە باس حەجی مامۆستا کە ماڵی کە عەبدولقادر لێرە بوو ئەهات بۆ ئێرە و زۆر سەری منی ئەدا ئەم کەلاسەمان دووبارە دایر کردەوە لێرە و دوای فەوتی حەجی مامۆستاش ئەو کەلاسە هەر ئیدامی هەیە مەبەستە لە مزگەوتەیان مەدرسە بوو نەخیر کەلاسە معنای ئەوەیە کە عامی مامۆسایان ئەوانەی کە حتا مزگەوتیشیان هەیە و فعلا ئیمامن ئەهاتنە خزمەت حەجی مامۆستا مەسەڵەن سەردانی بەردەوامتان هەبوو غیری سەردانەکە لە خزمەت یا قەواعیدی فقیمان دەخوێن یا وا هەبوو موافقاتمان دەخوێن هەموو مەلابوون ئیجازەتان هەبوو لە هەمان کاتەدا هاتنەوە خزمەتی جەنابی مامۆستا دا ئەمجار وا هەبوو مەسائلی ڕۆژمەتر بۆ مناقەشەی شەرعی وانەکان بات مەسائلی ڕۆژمەتر حدەکرا و جواب و سوال و ئەم جۆرە شتانەش زۆر فتوایەک بەهات با پێشەوە مامۆستا پێشەوە هەڵمان دەگر بوو هەفتەی ئایندا تحقیقمان لەسەر کرد هەم ئێمە هم مامۆستا ئەو کاتە جوابی کابرامان دەداوە مامۆستا چۆن دەڵێ ڕئیسی لیزنەکە بوو کە بۆ منە هەموو پرسوڕاتان بۆ بوو کە 2000 دەبێ فتوایەکە لە زاری ئەو دەرس بوو یعنی کامڵەن گوێی بۆ تەرەبە گروانە بوو کە فقط حکم قسەی خۆی بسەپێنێ بەسەر تەرەبدا مەشوەرەتی دەکرد دەلالە تەواضع جەنابی مامۆستا دەکا بەوەی ئەوجی تەواضعی بە مامۆستا یعنی حتا قسەی تەرەب غەڵەتیش بیایە ڕسمەن مامۆستا بەسەریان نەدەداوە و نەیدەشکاند بۆ حاڵی دەکرد بۆ حاڵی دەکرد ماشەڵڵا جا من یەک خەوم بە حاجی مامۆساوەدی نازەم ئیجازە هەیە ما لە خزمەتی خۆشحاڵەوین ئەو کتێبانی کە نووسی بوونی مجموعەیەک بوون دەفتەر تقریبا حدودی 9 دانە دەدانا بن کە هەموو نووسراون ئێستا چاپ نەکراون مامۆستا ئەحمەدی شافعی خوا دەرەجە عالی کە ئینشاءڵڵا هات بوو دیدەنیم و داوای ئەو کتێبانی کردم چووم لە ماڵی کە عەبدولقادر هێنامە کتێبەکان هەر لە ماڵی ئێمە بوون شەوێک لە خەومەکە بە خزمەتی مامۆستا گەیشتن ئەو 3 نەفەرە بوون من و مامۆستا سەید مەستەفای محمودیان مامۆستا محەممەدی مولازادە لەبەر دەرکی مزگەوتێکە بووین مزگەوتی جامعە بۆ خەڵک ئاهاتم بۆ جمعە مامۆستاش پەیدا بوو فەرمووی ئەم وەرەقە بدەن بە خەڵک ئیمزایکە وەرەقەکە من وەرم گوێ عەرەبێکی لە نووسرا بۆ وەرەقەکە گەورە بوو بۆ مامۆستایانم گوت ئەمڕۆ جمعەی و خەڵکی زۆر دێن بۆ مزگەوت با پیانی ئیمزا بکەین مامۆستا لەوایە بووم و خەبەرم بۆوە باس هەر هەسامە تۆزەی دانیشتم و ئەمانە و دوایەش ئەمجار خەوم پێوەدیوە دووبارە هەر لەو شەوەدا یعنی هەمووی نیم سەعات لەوە بەدووە دووبارە کە خەوم پێوە دیەوەم سەفەرە لە مزگەوتێ بووین مامۆستا ڕوو بە قیبلە وێستا و نوێژی دابەست و ئێمەش 3 نەفەر بووین لە دوای نوێژمان دابەست بەڵام نوێژەکەم بۆ تەواو نەبوو تەکمیلمان نەکرد خەبەرم بۆوە دوای ئەوە زۆر بیرم لەم خەوا کردەوە ئەم خەوە چییە خوایە تا ڕۆژێک بە دووبارە بەسەر ئەو دەفتەرانە کەوتم یەکناگا کە دەفتەرەکانم هێنان زانیم واقعاً ئەمە داوای مامۆسایەک بۆ چاپکردنی ئەو کتێبانە ماشەڵڵا یعنی خۆم تەفسیری خەوەکەم بەوە کرد واقعاً دەستنووسەکانی هەبوون چۆن دەڵێ مامۆستا داوای کردووە کە بۆی بۆی چاپ بکرێن بەڵام بەداخەوە بەڕێک زەحمەتی زۆریەوێ هەزینەی زۆریەوێ ئەرەوەڵە شأنی جەنابی مامۆستا پێگەیشی ئاوا بەرزی هەبوو طبعا تێکەڵچێشی ئەو علم و معریفەتەی جەنابی مامۆستا هەبوو لەگەڵ عیبادەت و عەمەلی ڕۆژانەی خۆیە بە تەواوی تەواو تێکەڵچێشی کردبوون کامەڵەن مامۆستا ئینسانێک بوو فقط بیریە کردەوە زۆر تەفەکوری زۆر بوو واقعاً ئەوەش باعیسی ئەوە بوو کە مامۆستا لە بواری معنەویەوە زۆر بڕواتە سەرەوە شتێک کە بتەوێت لە خزمەتی جەنابی مامۆستا هەموو کوفەیە کە بەڕێسان قوتابی ئەو بوون ئەو بەڕێزشان کە پێگە و پلە و پایکی ئاوا بەرزی هەبوون لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی زانستەوە لە ڕووی خزمەتی جەنابی مامۆستا دەتوێت چ بڵێ وڵای جا واقعاً ئێمە وەک شاگردانی مامۆستا کامڵان نەسیحەت و ئامۆژگاری ئەو بۆ ئێمە ئەمە بوو کە ئێوە فقط هەدەفتان ڕزای خوا بێ بەس لەبەر ڕزای خوا کارکەن و مادامی لەو مەسیرە لا نەدەن و لەبەر ڕزای خوا کارکەن خوای گەورە ئێوە سەرەخە ئامۆژگاری مامۆستا بەعام بۆ خەڵک زۆر تاسیری بوو جا بۆیە من داوم لە هەموو شاگردانی مامۆستایە کە واقعاً پێم وایە هیچ مامۆستایەکیش ئاوا نەبووە شاگردانی مامۆستا ئەلحەمدوللا ئەکسەریان لە مزگەوتان مامۆستان لە محرابان مدەڕیسن کاریگەری و ڕۆی خۆیان هەیە بۆی کە حەمد بۆ وەکو سیلەیەک لە بۆ جەنابی مامۆستاش دەمێنێت ئەلحەمدوللا هەر وەڵامە ئاسارێکی معنەویە بەڕەستان لای ئەو ئیجازەتان وەرگرت دای ئیجازەم کرد بەڵێ تۆڵی خوێندنەکەت بۆ چەند ساڵ لە خزمەتی ئەو حدودی 3 ساڵ لە خزمەتی بووم
مستەقیمەن لە حجرەیە بووم دوایەش حدودی 20 ساڵ هەمیشە لە خزمەتیا بوون بۆ هەفتانە یەک دەرسمان لە خزمەتیا بوو. لە کامە عیلمان جەنابی مامۆستا زیاتر تێڕووچوو بوو؟ وەڵام مامۆستا لە هەموو عیلمەکاندا دەستی باڵای بوو. لە هەر چۆن دڵێ لە داری خۆن دڵێن 12 عیلم. مامۆستا ئیست مەشاکل لە حکمەتە لە منتیقا لە ئوسەرف و نەحوا لە ئوسولا لەمانە لە هەمووانە کتێبی هەیە مامۆستا لە فەرائیزەکە وەکەوە ئیشارەت پێکرد واقعاً عیلمێکی زۆر سەخت و گرانە بەس مامۆستا واقعاً زۆر دقیق بوو ورد بوو سادە جوابی شتی نەدەداوە. مامۆستایەک عادەتی هەبوو لە مەجلیسا یا لە شوێنی کەدا وەختی سوئالیان لێ دەکرد کە تۆ پڕ جوابی نەدەداوە تەرەف پێی وابوو واقعاً مامۆستا سوئالەکەی لەبیر چۆتەوە دووبارە لێ پرسیەوە کاکە لە بیرمە عەزەلە مەکە. زۆر بە ئارامی مامۆستا بیریە کردەوە لەو سوئالە حتا ئەگە سوئالەکە سادەش بیایە بیری لێ دەکردەوە دوایە بە ئیقناعەوە و بە یەقینەوە و بە زانستێکی تەواوەوە جا مامۆستا عەلی باپیر وەکو ئینسانێکی عادی وەختێک هاتە دێی ئێمە بە پێشنیازی هێندێک لە فەرخەکان جێگان پێدا و گوتم بالێرەکانی بخوێنی بەڵام وەختێ مامۆستا تەشریفی هێنا بۆ ئێرە ئێستێ پێناخۆشەکەم لەوەیدا کە ئەو وەختەی نەمناسی چی ئینسانێکە بەڵام ئەوەندە بوو من بە نەفسی خۆم ئیسیفادەیەکی ڕۆحم لێ کرد کە چۆن دەخوێنێ کە چۆن عیبادەت دەکا کە چۆن دەیەوێت ئەو دینەی بە خەڵک ڕابگەێنێت و بتوانێت بۆ ئایندە ئینسانێک بێ مفید. دیارە مامۆستا ئەلحەمدوللا کە کتێبەکانی دەخوێنمەوە کە لە ژیانی ئەو سەردەمەی و خوێندنەکەی و لە حاڵەتی ئێستەکانەی دەفکرم ئەلحەمدوللا نەقسێکی تێدا نابینم و ئیخلاس و پەرهێزگاری و خزمەتێک کە پێویستە ئینسانێکی موسڵمان بیکە ئەلحەمدوللا تێدا هەیە. جاکەوا بۆ من بە نەزەری خۆم ئەوەڵەن بەبێ ئەدەبی دەزانم خۆم بەلایەخەوەی نازانم هیچ پەیامێک بۆی بنێرم بڵم وا بکە بە پێی تێگەیشتنی خۆشم کە ئینشاءڵڵا بە هەڵە نەچووم پێم وایە ئینسانێکی ئەجگار زۆر بەرزە و واقعاً جێگای ئیفتیخاری دنیای ئیسلامە چه جایکی کوردەواری و بە تایبەتی جێگای ئیفتیخاری میلەتی کوردە کە ئینسانێکی ئاوا خزمەتکاری دین و میلەت لە نێویدا هەڵکەوتووە و دەتوانێت خزمەتێکی واقعی دینی و دنیایی بەو میلەتەی بکات کە واقعاً محتاجە ڕانمایی و چاوەدێری. یەکێکی تر لە مجازەکان لە خزمەتی جەنابی مامۆستای ڕەحمەتی هەر بە مامۆستا ئەحمەدی عەباسی مەشهورە بە زمانی خۆتان دەڵێن سڵاوتە عەرزەکەین سەرەتا قوربان. وعليكم السلام ورحمة الله. زۆر سپاس. مامۆستا ئەحمەدی عەباسی کەی ڕۆشنە خزمەتی جەنابی مامۆستا چەند لە خزمەتی مانەوە؟ من ساڵی 1374 کۆچی خۆری نیوەی دووەمی 1374 کە ئەبێتە حدودی 1995 میلادی چوومە خزمەتی مامۆستا لە گوندی بەردەڕەش. دیارە قۆناغەکانی کۆتایی خوێندنم بوو مامۆستایش کە یەکێک بوو لە کەسایەتیە ناودار و ناسراوەکانی ناوچەی بانە و دەوروبەر هەموو فەقەیەک هەموو تەلەبەیەک حەزیە کرد کە لە خزمەتیا بخوێنێت لانی کەم بۆ قۆناغەکانی کۆتایی چونکی مامۆستا دیارە قۆناغە سەرەتاییەکانی نەئەگوتەوە وەنەی ئەتوانی وەفەقەی زۆر بوو هەموو فەقەیە کە حەزیە کرد ئیجازە بگرێ و بڕوە بەرەو کۆتایی خوێندنی لای مامۆستایەکی ناودار و مەشهوری ناوچە و منتەقە بخوێنەوە ئیجازە بگرێت. ئەو وەختەیش یەکێک لەو کەسایەتیە زۆر ناودار و مەشهورانە جەنابی حاجی مامۆستا مەلا محەممەدی بەردەڕەشی بوو کە من خۆم زۆر حەزم کرد بچمە خزمەتی ئەو بۆیە ئەو بڕیارەمدا کە بچمە خزمەتی و دوو ساڵ و نیم کرد جەزبی ئەو کە بڕۆی خزمەتی و دەرس بخوێنی. هەر لە دوورەوە ناوم بیست بوو ئەوختە بە خزمەتی نەگەی بووم لە نزیکەوە ئەلبەتە جاروبار لەم لاولا بە خزمەتی گەی بووم بەڵام وەکو خوێندن و جەلەسە و دانیشتن و پرسیار ئەو نزیکیم لە خزمەتیان نەبوو بەڵام کە دیارە مەشهور و ناودار بوو و کەسایەتیەکی بەرز و باڵا بوو لە لحاظی کەسایەتی ئیجتیماعی و کۆمەڵایەتیەوە
بۆی ئەو حەز و ئاواتە دەرونیەم بوو هەر بۆ خۆم بە حەزی دەرونی حەزمە کرد لای کەسێک ئیجازەوەی مەلایەتی وەربگرم کە زیاد لە عیلم و زانستەکەی کەسایەتێکی ناوداریش بێت لە بواری کۆمەڵایەتیەوە. بەردەوە سەرەتای مەلایەتیت خوێندبوو؟ بەڵێ قۆناغەکانی سەرەتایی مەلایەتیم لە چەندین شوێن لای مامۆستایانی ناوداری تریش خوێندبوو. بەڵام بۆ کۆتاییەکانی خوێندنم حەزم کرد کە لای مامۆستایەکی مەشهور و ناودارتر لەو مامۆستایانەی پێشوو کە لە خزمەتیانە بووم ئیجازە وەربگرم. دواتریش کە هەرچوومە خزمەتی هەر حاج مامۆستایش خۆی یەکێک لە قسەکانی ئەوە بوو لە تەوسیە و سفارشەکانی کە ئێوە هەوڵ بدەن خوێندنتان بە تایبەت قۆناغەکانی کۆتایی خوێندنتان لای کەسێک بێت لای مامۆستایەک ئیجازە وەربگرن کە دوایی شتێک لە دڵتانە نەبێ پەشیمان بنیان ئەگەر کەسێک لێی کرد بڵێ چۆنە لای فڵان کەس ئیجازەت وەرگرتووە مەبەستی ئەو بوو کە کەسێکی خۆشناو بێت کەسێکی ناسراو بێت کەسێکی وابێت کە لە لێحازی کۆمەڵایەتی و ئیجتیماعی لە ئاستێکی بەرزا بێت. سپاس بۆ خوا حەج حتمن کاریگەری دەگاتە سەرجەنەی مامۆستاش کە ئیجازەی وەرگرتی و لە مامۆستایەکی وا بۆ دواتریش وایە؟ بەڵێ بێگومان. جا بۆیە ئەو بڕیارەماندا و من 2 ساڵ و نیو لە خزمەتیا بووم. چیت خوێن لای ئەو مامۆستا؟ مختصر المعانی کتێبێکە لە عیلمی بەلاغەیە قسمەتێکیم خوێندە بوو بەشێکی ئەوەڵی لای مامۆستایەکی تر خۆی گەورە لەویش خۆش بێت کە نەماوە. ئیتر کۆتایی ئەو کتێبە کە کتێبێکی زۆر معتەبەر و ناسرا و گرنگە لە عیلمی بەلاغەیە لە خزمەتی خوێندم. دواتریش کتێبێکی ترمان هەیە بە ناوی تەهذیب الکەلام کتێبێکە لە عیلمی کەلامە ئەویش هەریەکێکە لەو سەرچاوانەی کە زۆر باوەڕ پێکراوە و زۆر گرنگە و تەلەبە و فەقێ لە وڵاتی ئێمە و لە حوجرەکانە لە فێرگە ئاینیەکانە ئەو کاتە ئیسێ بەداخەوەنە زۆر گرنگی پێدرا ئێمە لە خزمەتی خوێنمان. دواتریش کتێبێک لە ئوسولی فقه کە مەشهورە بە جەمع الجەوامع ئەوژێکێکە لەسەر چاوەهەرە گرنگ و ناسراوەکان و کتێبێکی زۆر گران و قورسیشە هەموو مامۆستایەک بە ئاسانی و بە ڕەوانی ناتوانێت بێڵێتەوە تەدریسی بکات. وە مقدارێکیش فقه و ئەوانەمان لە خزمەت خوێن. ئەنی تەواوی ئەوەی کە لە خزمەتمە بێ ماوەکە چەند گەیشتە چەندی؟ 2 ساڵ و نیو تقریبا من هەفتا و نیوەی دووهەمی 1374 تا 77 بەهاری 77 لە خزمەتی ئیجازەمان وەرگرت. بەڵێ ئەوەی کە لە خزمەتی دەبووی ئەڵقەی زانستی زەنایی مامۆستا چەندە بە پرۆژ بوو چەندە حەریز بوو لەسەرەوەی کە پەیامەکەی بگەێنی یان زانستەکەی وەکو خۆی کە چۆنە خۆی لەگەڵمان دیە کرد؟ مامۆستا یەکێک لە ئاواتەکانی ئەوە بوو کە ڕچە و ڕێبازی مەلایەتی بەردەوام بە زیندویەتی و بە پڕڕێبواری بمێنێتەوە. بۆیە بۆ خۆی زۆر زۆر ئارەزومەند بوو و عەلاقەمەندی مەلایەتی بوو و حەزیش یەکرا و هەست و دەروونە ئەو هەستە لە دەرونی تەلەبەکانیان بڕوێنێت کە شاییان بە خۆیان بێت بە قەولی مەشهور و شانازی بە ڕێبازی مەلایەتیەوە بکەن و هەوڵی ئەدا ئەگەر ئەو تەلەبەیە لە بواری عیلمی و زانستیش کەسێکی زۆر سەرکەوت و زۆر ناودار و مەشهور نەبێت لانی کەم لە بواری ئەخلاقی لە بواری پەیامداری لە بواری ڕیسالی بوون و خزمەتکردن بە کۆمەڵگە و نەتەوە و ناوچەکەی کەسێکی دڵسۆز بێت. چونکی ئەمە هەموو ئاوات و ئارەزوەکانمان بە تەنها بە عیلم و زانست نایەتە دی. بەڵێ ئەوە پایەکی گرنگە و بەشێکی زۆر ئەساسی و بنەڕەتیە لە ژیانی مەلایەتی و خزمەتکردنی ئاینی و هەروەها نەتەوەیش. بەڵام زۆر کەسمان هەیە و دیوە و بیستومانە و لە ئایندەشە هەردەبن کە لە بواری زانستیەوە کەمیان نییە بەڵکو زۆر مەشهور و ناوداریشن ئەمما خزمەت گوزار نین دڵسۆز نین پەیامدار نین و ئەهلی خزمەتکردن بە گەل و ناوچە و نەتەوەیان نین. ئەوانە هەمووی لە مامۆستا ڕەنجیدا هەموویان لە مامۆستای ڕەنگیاندا بووە زیاد لەوەی کە زانستێکی بەرفراوانی بوو زۆر دڵسۆز و خەمخۆریش بوو و هەر حەزیش یەکرد لە بواری عیلمی و زانستیشەوە گەر کەسێک زەمینە و بەستەر و بواری ئەوەی تیا بواە کە بتوانێت بچێتە سەرەوە ئەیهێنایە سەرەوە دەستی ئەگر کە لە بواری زانستیشەوە کەسێکی گەورەی لێ دەربێت مەسەڵەن تەمرینی پێکردین کە دەقە عەرەبیەکان دەقی کتێبە دەرسیەکان خۆمان بیخوێنینەوە و جاروبار خۆمان شەرح و شڕۆڤێشی بکەین لە شوێنێک ئەگەر گیرمان کردایە مامۆستا ڕایی ئەکرد و گیرەکانی ئەکردەوە. ئەوە لە ناو کەم مامۆستایە ئەو حاڵەتە بوو. زۆربەی هەرە زۆری مامۆستایان هەر خۆیان دەرسەکەیان ئەخوێندەوە شەرحیان ئەکرد و زۆر لێپرسینەوە و لێپێچینەوەیان لەگەڵ فەقێ نەبوو. ناڵم هەمویان وابوون بەشێکی زۆریان بەداخەوە وابوون بەڵام حەج مامۆستایەکێک بوو لەو کەسانەی کە زۆر دڵسۆز بووە هەویست لەو بوارەشەوە
دەستی خوێندکار و تەلەبەکە بگرێ و بهێنێتە سەرەوە. طبعا هەر کەسێک تایبەتمەندێکی خۆی هەیە بەڵام تایبەتمەندەکانی زانای مامۆستا چی بوون؟ حاجی مامۆستا دیارە هەر کەسێک خۆی کۆمەڵێک تایبەتمەندی هەیە جا کەم تا زۆر، بەڵام من پێم وایە حاجی مامۆستا کۆمەڵێک تایبەتمەندی زۆر باش و گەورەی بوو، ئەلبەتە بەشێکیان لە مامۆستایانی تر و لە کەسایەتیەکانی تریشا بوون، بەڵام ئەو کۆمەڵە ویژەگی و خصوصیەت و تایبەتمەندیانەی کە لە جەنابی حاجی مامۆستایە کۆبوو بۆ من لە کەم کەسا دی بووم، هەر ئەوە ژوای کرد کە مامۆستا ببێتە کەسایەتی وەجیا ببێتەوە لە هاوپیشەکانی لە هاوچەرخەکانی لە زۆرێکیان بە قەولی فارس ئەڵێ فارسی لای ئێمە سەر و گردنێک باڵاتر بێ لە زۆریان. یەکیان ئەوەی کە پێشتری ژامەژەیەکی مختصەرمان کرد، حاجی مامۆستا زۆر دڵسۆز بوو بۆ ڕچە و ڕێبازی دین و مەلایەتی. زۆر جار بەنەم قسەم لێ بیستووە ئەی فەرموو حتا بە سوێن دیاخوارەی فەرموو قسەم بەخوا ئەم مێزەری مەلایەتیم بە کورسی سەر کۆماری ناگۆڕمەوە، یعنی ئەگەر ئەو پۆستی سەر کۆماریە لە بەردەممادا بنێن و مەلایەتی بێ تەردید بێگومان مەلایەتی هەڵەبژێر. طبعا هەر کەسێک ئەوەندە حەبی بۆ کارەکەی خۆی هەبێ بێگومان خزمەتی ئەکات بێگومان. هەر ئەوە ژوای کرد کە لەو تەمەنە پیریەیە لە 80 ساڵ 75 ساڵ 80 ساڵ ئاخری کۆتاییەکانی تەمەنی کە دیارە 80 ساڵی عمر بوو فەوتی کرد، پێش ئەوە لە شاید 5-6 ساڵ پێش ئەوە لە بەردەڕەشەوە تەشریفی هێنا بۆ مزگەوتی محەممەدی لە ناوشاری بانا. ئێمە کۆمەڵێک مامۆستا کە هەریەکە مامۆستای شوێنێک بووین، مامۆستای مزگەوتەکانیان دێهاتەکان هاتینە خزمەتی. زۆر جار ئێمە کە تۆزێک تەمبەڵیمان ئەکرد بە درەنگەوە بە تەخیرەوە هاتین کە ئەهاتین بۆ کۆڕی دەرسەکە بۆ کۆڕی وانەکە ئەو تەشریفی حازر بوو بەو پیریە و بەو نەخۆشیە لە بەردەڕەشەوە کە دەیەکی دوورە لێرەوە زیاتر لە 30 کیلۆمیترە ئەهات و حازر ئەبوو. ئەوە نیشانەی ئەوە بوو کە بەڕاستی ئەو پەڕی دڵسۆزی و خەمخۆری بوو بۆ مەلایەتی، حەزیە کرد لە کە ئێمە بوو بووین بە مەلایش هەر پەیوەندیمان لەگەڵا نەپچڕێنێت، پێی وا بوو کە شتێک هەیە ئێمە پێویستە بیزانین، بەو پەڕی دڵسۆزیەوە وەکو دیاریەک پێشکەشی ئەکردین. ئەوە یەکێک لە تایبەتمەندی هەرە گرنگەکان بوو. تایبەتمەندێکی تری جەنابی مامۆستا ئەوە بوو کە بەڕاستی هەڵگری خەمە گەورەکان بوو، چون قسەیەکی مەشهور هەیە ئەڵێ ئەگەرەتەوێت ئینسانی گەورە بناسی بە دوعاکانیا بیناسە، بیر بکەرەوە بزانە دوعای چی ئەکات، چی لە خوا داوا ئەکات، ڕاز و نیاز و مناجات و پارانەوەکانی چین. ئەگەر داوای شتی بچووک بچووک و ماڵ و دارایی و سەرۆت و سامان پۆست و پلەی دنیایی و بۆ خۆی بۆ بنەماڵەکەی ئەکات، ئەوە هەڵگری خەمی گەورە نییە. مێشک و ئەندێشە و چوارچێوەی بیرکردنەوەی زۆر مەحدود و چکۆلەیە. جا بەڕاستی حاجی مامۆستا من بە قیاس بۆ سەر ئەو قسە ئەڵێم هەڵگری خەمی گەورە بوو. زانای مامۆستا ڕاستە دەستنووس و کتابی هەن، لەگەڵ ئەوەشە دەستێکی باڵای هەبوو لە شێعرا، هەوڵدراوەی کوردی زۆری هەبوون. بەڕێزشتان پێمابی هەر شتێکتان لەسەر و نووسەوە کۆفایگەر لە کۆتایی لە دوانەکەی زاناتان بۆ بخێنەوە سپاس دەکەین. بەسەرچاو من پار واتە 1400 کۆچی خۆری کە 26 بەفرانبار هاوکات بوو لەگەڵ ساڵیادی کۆچی دوای جەنابی مامۆستا لە خۆ سۆزێکی شعریم بۆ هات و ئەم پارچە هەنداوم نووسی. 10 ساڵ لەمەوبەر لە وەرزی زستان، هەواڵێکی تاڵ تووش و بێ ئامان، سارد وەکو شەختە و ناخۆش وەک زریان، ناخمانی هەژان چاوان پڕگریان، ئەستێرە گەشەی ئاسمانی ژینی ڕۆژانی خوێندن، ئاوا بوو ڕۆیی بۆ لای خوای ڕەحمان. بەڵام مامۆستایی هێژا و ڕێزدارم، نور و ڕووناکی وانەی پڕخێرت، خوو خدە و بەرز و ئاکاری زێڕت، هەر درەوشاوەیە و ناڕوا لە دڵمان. هەرچەند مەخابن دوانگەی بێنازت، کۆڕی تەدریسی پڕ لە ئاوازت، کە قوتابیانی تامەزرۆی وانەت، لە دەوری شۆڵەی شەمعی دیدارت، کۆ ئەبوونەوە بەویستی یەزدان، چۆڵ و بێدەنگە و دڵ ئەکابریان. دەسا خوایە گیان بەسۆز و بەزە کار بەجێ و لێزان، ڕێی پڕ ڕێبوار بێ و جێی بۆ بکەرەوە لای گەورە پیاوان.
بینەرانی عزیز و خۆشەویست بەڕێز مامۆستا عوسمانی سدیقی یەکێک لە قوتابی بەڕێزەکانی جەنابی مامۆستا هەم لە خزمەتی ئەوە بڕوانامەی زانستی وەرگرتووە هەم ساڵانش زۆر وەکو ڕەفیق و دۆست و برادر بێکۆ بوونە هەم سەفەریان بێکۆ بووە حتمما ئاشنایی زیاتر هەیە لە خزمەتی جەنابی مامۆستا بۆیە ئێمە لە خزمەتی ئەوە زیاتر دەمانوێت سەربردەی جەنابی مامۆستا وەربگرین و عەرزی ئەوەی عەزیز بکەین. مامۆستا جان سەرەتا سەلامی خوات لەوێ. السلام عليكم ورحمة الله. ئەگەرتان عەرز دەکەم کە لەو ڕێگە دوورەوە زەحمەتتان کێشاوە بەڕاستی تەشەکر و خدایانتان ئاراستا ئەەکەم بۆ ئەوەی ئێوە هەمیشە زۆرتر لە ئێمە لە بیری پاراستنی کەسایەتی مامۆستا و ئاساری مامۆستادا بوون. سپاستان دەکەم. سڵامەتی مامۆستا بەڕێز. مامۆستا ئەگەر پێمان بڵێ ئاشنایی جەنابەت لە بۆ مامۆستا بۆ کەی دەگەڕێتەوە چەند لە خزمەتی جەنابی مامۆستا خوێندوتانە ئەو زانستانێک کە لە خزمەتی جەنابی مامۆستا خوێندوتانە چ بوونە بۆ مامۆستا چۆن مامۆستایەک وەکەوەی کە بەڕێستان دەیناسن؟ بەڕاستی من پێم وایە ناسینی هەر کەسایەتیەک دوو شێوازی هەیە. شێوازێکی گشتی یا عمومی هەیە ئەوە کە ناوناوبانگی مامۆستایەک لە ناو خەڵکا بڵاو ئەبێتوانێ و بە ناوی شۆرەت و خەڵکانێکی زۆر لە وڵاتدا دەیناسن. ناسینێکی تایبەتیش هەیە بۆ ئەو کەسانە ئەگەڕێتەوانێ کە شاگردی مامۆستا بوون یا ڕفیقی مامۆستا بوون یا زۆرتر لە سەفەر و حەزەر و ئەو شتانەدا پێکەوە بوون کە ئەم ناسینەیان بەڕاستی شتێکی گرنگە. بەڵێ ئەنەگەسە پێم بڵێ مامۆستا سدیقی پێمان بڵێ لەبەرەوەی زۆر لە خزمەتی جەنابی مامۆستا بووی سەفەرتان بێکەوە کردووە یعنی پێناسەیشی مامۆستام کە بۆ بکە بۆی کە مامۆستا چۆن مامۆستایەک بووە. دیارە ئەمن شێوازی لە خزمەتدابوونەکەم بەنسبەتی مامۆستای ئەوە بۆ من 10 ساڵ لە گوندی دۆڵەتن و لە دراوسێتی مامۆستا گوندەکانتان لە نزیک بووە مامۆستای دۆڵەرزن بووم و لە توولی ئەو 10 ساڵدا لەگەڵ مامۆستایانی دەوروبەر هەموو هەفتەیەک تا حدودی 5 ساڵ ڕۆژان یەکشەمبە و دواتر ڕۆژانی پێنجشەمبە لە توولی ئەو 10 ساڵەدا کەلاس و دەرسمان بووە و لە خزمەت مامۆستادا هەم ئەو کتێبە عیلمانەمان خوێندوونەوانێ هەم لە بینش و تەجربە و زانستی مامۆستا کەڵکمان وەرگرتووە. بەر لەوەی کە مزگەوت وەرەگری مامۆستا پێشتر لە خزمەتی مامۆستا بوویت و بە شێوازی فەقێتی لەوێ نەبووم. بەڵێ وەک ئەو مامۆستا و خەڵکی فەقیانی کە دیارە ناسیمە. بەڵێ ینی کاتێک کە مامۆستای بێکەوە حتمما مناقەشە دروست دەبێت سەبارەت بە باسە عیلمیەکان ینی تەرکیزی مامۆستا زەکاوەتی مامۆستا لە بۆ دەرکەوتووە کە چۆن و چەند بووە پێمان دەڵێ بۆ نوێ زەکاوەتی مامۆستا لە چ ئاستێک بوو. من پێم وایە مامۆستا لە بڕێک سیفاتە وێنە و نەزیری کەم بوو لەباری تەدریس و عیلمیەوە مامۆستا دەستێکی باڵای بوو و لە عینی وەقتدا شتێکی تایبەتی مامۆستا ئەوە بوو مامۆستا زۆر ئینتقاد پەزێر بوو لەگەڵ ئەوەدا کە بەڕاستی تەوانا و زەکاوەت و ئیستعدادێکی تایبەت بەخۆی هەبوو ئەگەر لە شوێنێکا شتێکێ هەو نەبایە نەی پێکابایە بە ئەوجی ئینتقاد پەزێری سعی سەدرەوە مامۆستا لە تەرەفی قبول دەکرد. هەر ئەوەشە مامۆستا سریەیەک تایبەتمەندی تایبەت بە خۆی بوون کە تەحەدا ئەەکەم لە وڵاتی ئێمە لە هیچ مامۆستاکی دیکەدا نەبوون هەر بۆیە مامۆستا بوو بە کەسایەتی ڕەنگە لە وڵاتی ئێمە زۆر مامۆستا بوو بن تویانە مدەڕیسی چاکن مامۆستا بووە کوتیانە خەتیبی چاکە مامۆستایەک بووە کوتیانە نووسەری چاکە مامۆستا بووە کوتیانە سەخی تەبعە مامۆستا بووە کوتیانە سڵحجۆیە لەو جیهەتەوە مەهارەت و شوێتی پێکردووە. بەڵام مامۆستای بەتەڕەش خوا دەرەجاتی عالیکە هەموو ئەو شتانی تێدا بوو هەموو ئەو سیفاتی تێدا بوو هەموو ئەو تایبەتمەندیانە لە مامۆستادا هەبوو بۆیە مامۆستا ناڵین مەلایکی چاک بوو دەڵێن بەڕاستی مامۆستا کەسایەتێکی گەورە بوو بۆ بەو مەجموعە سیفاتەیە مامۆستا بوو بە کەسایەتی. بەڵێ بەبەردەوام مامۆستای بەڕێز چەندە فەقیه هەبوون وەگەوەی لە خودی مامۆستام بیستووە بۆ خۆم مامۆستا لە سەرەتای ساڵی 38ەوە تا ڕۆژی فەوتی کە زاهیرەن دەبێتە حدودی 52 ساڵ فەرمووی تەنیا 1 ساڵ ساڵی 49 هەتاوی خۆمان فقط 1 ساڵ لەبەر هۆیەک فەقیم نەبووە حدودی 51 ساڵ مامۆستا فەقی بووە نزیکەی 200 دانە فەقی لە خزمەت یاترچیان خوێندووە و زیاتر لە 80 مجازی ڕسمی هەیە. ینی مامۆستا 51 دانە ساڵی ڕێک بە بەردەوامی تەنیا 1 ساڵ هەبوو
مەدرسەی هەبوون وانە لە خودی خۆی میکردووە. بەڵێ بە بەردەوامی فەقیەکانی بەڵێ. عادەتەن چەند دەبوون هەر چەند جاری کاتێک بەردەوەی کە ئەڵێن تەخەڕوجکەن ڕێکەوتووە 6 دانە پەنجەکەش 2 دانە ئەها کە جلسەیان بۆ گیراوە جلسەی ڕۆژنامە و مەجلیسی خۆشیەوە گیراوە ڕێکەوتووە 6 دانە ڕێکەوتووە تا 2 دانە. دواتر کە کاتی ئیجازە علمی داات هەر بەخۆی ئیجازەکە پێدان مەراسمیان بۆ ساز دەکردن ئەو کات لە تەواوی کوردستاناتەوە لە هەموو شارەکان پیاوانی ماقوڵ و مامۆستایان و فقێکان بانکێشتن دەکران و کۆڕێکی ئەجگار خۆشی ئاینی پێک دەهات و مامۆستایان لە پێشڕا بە شێعر و سرود و سوخڕانی جلسەکان ڕازان دەوانێ و لە کۆتاییدا ئەو کەسانەی کە ئیجازەنامە و بڕوانامەیان وەردەگرێت چەند کاتی قسان دەکرد و ئەو کات مامۆستا بە خوێندنەوەی ئیجازەنامە و وەسیەتە جوان و نەسیحەتە جوانەکانی بۆ ئەو کەسانی ئیجازەیان وەردەگرێت کۆڕەکە کۆتایی پێدەهات. چەندە دڵخۆش بزانای مامۆستا و کاتێکەوە ئەو ڕۆژانە دەدات کە تۆڵێک لە قوتابیەکانی ئیدی کاتیەوە هاتووە کە بڕوانەمایان پێبدا یعنی خۆشحاڵی پێوە دیاری و مامۆستا تەنیا ئەوە دەڵێم کە مامۆستای هێندە خۆشحاڵ بوو جاری وا بوو ئەو خۆشحاڵی بە نەوعێک گریان دەبڕی کە گریانی خۆشحاڵی شتێکی تبعیە هەیە ئەو فڕی خۆشحاڵی مامۆستا ئەو لەحظە بوو کە لە سیمای دیار بوو. باسی گریانی مامۆستا دەکرێت هەر لە ئاسنای دەرسی شەکەتێک کە دەرسی گوتوتەوە لە کاتی دەرسگوتنەوەکەیە بۆ نمونە بە ڕۆحیانەتەوە داخلی دەرسەکە دەبووکە عیبادەتێکی گەورە سەیریە کرد لەگەڵ ئەو کە دەرسەکەی دەگوتەوە گەر باس و بابەتێک ڕۆحیانەت تیابایە ئیدی لە ناخۆ دەلەرزی و کۆمەڵی گریان لە قورجی کۆ دەبوو بەڵام دەرینە دەبڕی ینی چ تعبیرێک دەکە ئەوە ڕاستی مامۆستا باوجودی ئەوە جسمێکی ضعیف و نەحیفی هەبوو بەداخەوە ساڵهای ساڵ کەسالەتی هەبوو ئەمما لە عینی وەقتدا هەرگیز ئاساری بێتاقەتی و ماندوویت لێ نەئەدی و تەنانەت ئەگەر لە ئەوجی بێتاقەتی و نەخۆشیدا دەرسی بکتایە بە ڕۆحیەکی ئێجگار گەرم و بەرزەوە دەرسی ئەکوت و بەتایبەت لە کاتێکە کە دەگەیشتی بە مەطلبێک حاڵەتێکی ڕۆحی و عرفانی تێدابایە بەخصوص لە کتێبە سیرەکاندا کە ئێمە دوو کتێبی سرمان لە خزمەتا خوێند مامۆستا باری ڕۆحی بەڕاستی زۆر زۆر لێگۆڕا لەبەرەوە مامۆستا بەڕاستی علم و ئەخلاق و عرفانی تێدا کۆبووبووە. بەڵێ مامۆستاگەر پێمان بڵێ لە سەردەمی خۆیە هاوشانی هەبوون بۆی کە لەو ئاستە بەرزەی زانستی پێگە کۆمەڵایەتی بێ هاوشانی جەنەی مامۆستایی بەردەڕۆشی ڕەنگە لە بڕێکسیفەتە وەگەوەی بڕن مامۆستایەکی عەرەبیزان و ئەدەبیاتی عەرەبی مافەوقی هەموو مەلام بێت لە وڵاتە بوو بێت وەلی بەو هەموو تایبەتمەندیەی کە من بە مامۆستامەوە دیوە لە خدماتی ئیجتیماعی فەرهەنگی مامۆستا پیاوێکی خەڵکی بوو بۆ خەڵکی بوو لە جەرگەی خەڵکا بوو دڵسۆزی دین بوو غەمخۆری گەل و نیشتیمان بوو مامۆستا زۆر بەڕاستی لەناو خەڵکا بوو مامۆستا زۆر زۆر متەواضع بوو زۆر خۆشڕوو بوو شتێکتان عەرز دەکەم کە ئەتوانم بڵێم لە هیچ مامۆستایەکان نەبووە مامۆستا لە عینی وەختە کە کەساتیاکی وەک خوا لێ خۆش بوو دکتۆر خڕەمدڵ دکتۆر مەحموودی ئیبراهیمی مامۆستا ئەبوبەکر حەسەنزادە مامۆستا عەلی باپیر کە ئەوانە دۆستی مامۆستا بوون و خۆشەویستی مامۆستا بوون لەگەڵ ئەوانە هەستان و دانیشتنی کردووە لە عینی وەختە مامۆستا ئەوەندە متەواضع بوو ئەوەندە خەڵکی بوو ئەگەر پیاوێکی هەژاری فەقیری دەستقڵشی و لە دەیەکەوە لە کۆخێکەوە مامۆستای بانکێشتن بکردایە داوەتی بکردایە محەبەتی پێ بکردایە مامۆستا بێ فەرقوجدایی جوابی ئەو پیاوەشیە داوانێ و بێدڵینەیە کرد ئەتوانم بڵم بە عیبارەتێکی دیکە مادام تەوجیهێکی شەرعی و ئەخلاقی ببایە مامۆستا پێی خۆش نەبوو بێ لە هیچ کەسێک بکات. مامۆستا عوسمانی سدیقی لە کۆتایی ئەگەر پێمان بڵێ وەک وفایەک زەنابی مامۆستاکە بە جسمن حاضرینە لای ئێمە بەڵام ڕوحیانەتی ئینشاڵڵا ئامادەیە چ پەیامێکت بۆ ئەو هەیە و بۆ شوێنکەوتوان با بڵێن خۆتان دەڵێن شاگردەکانی ئەو ئەگەر نەبێتە ڕیا ئینشاءڵڵا یەک دووشتان عەرز دەکەم یەکێکەوە ئەتوانم بڵێم لە ڕۆژێکەوە مامۆستا فەوتی کردووە ئەدەب و ئیرادەت و احترام و وەفام بە نیسبەتی بنەماڵی مامۆستا هەرگیز پەیوەندیم نەپچراوە و دەتوانم بڵم لە دوای هەر نوێژە فەرزێک دەکونجێ فرامۆشیشم کرد بگاهەن وەلی لە دوای هەر نوێژە فەرزێک تەحەداکەم مامۆستام لە دوعای خێرێ بێبەش نەکردووە و ئەوەندەم غەمی مامۆستا لە دڵتا بووە و مامۆستام خۆشویستووە نزیکەی 40 جار ڕسمەن من خەوم بە مامۆستاوە دیوە کە جاری وا بۆ خەوهایەکم بە مامۆستا دیوە پەیامێکی گەورە و عەجیبیان تێدا بووە و
ئەو خەونانە بە عجیبی هاتوونە دی و بە ئومێری خوا ئەو دەرسانەی ئەو ڕەوش و مەسلەکەی لە مامۆستا فێر بووم بە هیوانیم هەرگیز بەری دەموتەرکیکە هیوادارم شاگردەکانی مامۆستا چ ئەوانەی مستەقیمە و ڕاستەوخۆ شاگردی مامۆستا بوون یا ئەوانەی لە دوورڕا لە نیسبەتی مامۆستا ڕێگای و ڕێبازی مامۆستا بێوەفا نەبن یا لانی کەم لە دوعای خێر مامۆستا بێبەش نەکەن. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان ئەوەی پێشکەشمانکردن تەواوی ئەڵقەمزاری بەرنامەی ڕچەی زانایان بوو لە بانە لە خزمەتی مامۆسایشی زۆر عزیز و پیا بەرزی ئەو دەڤەرە کە ڕێزار جەنای مامۆستا مەلا محەممەدی عزیزی بەردەڕەشی ناوبوو ئەو مامۆستا عزیزە هەر لە سەرتایی تەمەنی لاویەوە دەڕاتە بەرخوێندن تا دوای ئەوەی کە بڕوانامەی زانستی وەردەگرێت و لەگەڵ ئەوە دواتر تقریبی 51 دانە ساڵ لە وتنەوەی وانەی شەرعی و ئاوەدانکردنەوەی حوزرە و تێگان و پێگانی فەقیان و مامۆستایانی ئاینی بەردەوامە بێت لەگەڵ ئەوە شازنای مامۆستا تەلیفات و دەستنووسێکی گەلێک زۆری هەن پێگەیەکی بەرزی کۆمەڵایەتی و پایەکی بەرزی زانستی هەبوو جەنای مامۆستا مامۆستای پیا بەرز لە ساڵی 1930 زاینی لە بەردەڕەش لەدایک دەبێت و لە 2011 لە تەمەنی 74 ساڵیە دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت و دەگەڕێتەوە بەر بارگای میهری خودایی خۆشەویستان خوازیارین کە ئێوەی بەڕێز خۆشەویست لەگەڵمانە سوودمەند ببن و ڕۆحی مامۆستامان شاد کرد بێت و خوای گەورە ئێمەش بە لیقای ئەو شەفاعەتی ئەو شادکە تا بێگەشتنەوە بە خوای گەورە سپاربن سلام عەلەیکوم ڕەحمەت الله